بەناوی خوای بەخشنەوە مێرەبان خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو بازار ڕیسکانین لە شاری هەولێر. ئەمڕۆ دەچین هاندەرانی مۆندیالی ڕووسیای 2018 دەدوێنین و بزانم هەستیان چۆنە لەم مۆندیالە. ئەمڕۆ لەیان دەپرسین تا ئێستا و یانانەی بەسەرکەوتون شایستەی سەرکەوتون بوون. تاوتوێ پرسیارانە لەگەڵ هاندەرانی مۆندیالی 2018 دەکەین. فەرموون بینەرمان بن. ئەمڕۆ دەچین هاندەرانی مۆندیالی ڕووسیای 2018 دەدوێنین. باقا فەریقەکەی میدر ئەرجەنتین خۆی بەسەرکەوتە بەڵام بەسەرکەوتنێکی بە تۆزی. ئێستا زەماری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتنی دەبێت. زیاتر لە ئیسکان سەریادەکان دەکەین و بۆی چێژ لە یادەکان ببینین. هەڵبژارنی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن. ئەوڕۆ هێواری هاندەرێکی ئەڵمانی سای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی. ئەو گەرم و گوڕیەی گەنجان کە لێرەی بینی هەستێکی چۆنە هەیە تۆ؟ ڕاستی هەستێکی چێژبەخشی هەیە بەهۆی ئەوەی کەوا یاریەکان هەموو نێودەوڵەتون بەهۆی ئەو فەریقەوە بەهێزەکان سەرکەوتون و لە ئەنجامدا یاریەکان خۆشن و چێژبەخشن و ئەو گەمورگەورەیەکەوە ئەو هاندەرانەش ئەبینن هەموو بۆ خۆشەویستی یاریزانەکان و بۆ خۆشەویستی هەڵبژاردەکانیان. زۆر جار دەبینین ئەو گەرم و گوڕیە دەبێتە هۆی شەڕ و دروستبوونی پێکدادان. تۆ چیت هەیە بۆ ئەمە کە زۆر جار لە بازاڕی ئیسکان ئەم شتەیە بەبەرچاوەکەوێت لە یاریەکان؟ بەڕاستی ئێمە لەگەڵدانێکەوە شەڕ و ئاژا و بنیانە زۆر جار ئەبینین کە تەقە ئەکرێت لە ئەنجامی بردنەوەی لایەنێک لە هەڵبژارنەکان. ئەوەش کارێکی زۆر ناشرین و جوانیە چونکە تەنها خۆشی و دەربڕینی خۆشە نەک تەقەکردن. زۆر جار ئەبینین نەفەر برینداری تێکەوی یانە کوشتنی تێکەوی کەوانش شتێکی باش نینە بەڕاستی چونکە خراپەکەی یانە بەهۆی ئەبینە لایەنێک لایەنی بەرامبەر قبول ناکە بۆی ئەوەکەوە لایەنەکەی وی بردیتەوە ئەوەشیان باش نییە و کارێکی خراپە. داواکاری چیە لە گەنجان ئەو گەنجانێک کە سەیری یاریەکەن بەردەوام سەیری یانە وەرزشەکانەکەن؟ داواکارن لە گەنجانەوەیەکەوە نەرمونیانی بوانن ئاشتەوایی بنوانن بتوانکەوە بە سەرکەوتوی تەماشا یاریەکانیان بکەنەوە بکەنە شەڕ و هەران لە ئەنجامی بردنەوەی یاریەکانیان نەبەخشینی. واتە مەبەستە بڵێ بۆی تام و چێژ لە یاریەکان ببینی نەک لە کۆتاییەکەی ناخۆشیێک دروست بۆی تام و چێژ لە یاریەکان ببین و خۆشی لەو یاریەی وەربگرن نەوەک لە کۆتاییدا شەڕ بکەنیان بکەنە هاتەوەوات. بەڕاستی هەستێکی خۆشە یعنی بەتایبەت لە بۆ گەنجەکانی تر هەرگەز نییە بە تەمەنەکانیش دێن بۆ ئێرە بەڵام خۆشەکە لەوەی تر کۆمەڵی هاوڕێ کۆمەڵێکیان پێکەوە دێن لێرە کۆ بنەوە ئیتر سەیری یاریەکەن بەڵام خۆشەکە زیاتر لەوەیە کە ئیتر بەخۆشیەم مۆندیالە و بەدڵ بۆ تا ئێستا ئەو فەریقەی یان یانەی تۆ حەزت لێیە بەسەرکەوتووە؟ باقا فەریقەکەی میدر ئەرجەنتین خۆی بەسەرکەوتە بەڵام بەسەرکەوتنێکی بە تۆزی یان هەر لێ رازین بەخوا رازینە ئینشاڵڵا دەوری 16 باشترەوێ ئینشاڵڵا. لە بازار ڕیسکان زۆر جارەوە دەبینی لە دوای تەواوبوونی یاریەکان دەنگی تەقە گوێ لێ بێ شەڕ و ئاژاوە گوێ لێ بێ. تۆ چیت هەیە بۆ ئەو دیاردەی کە زۆر جار لە بازار ڕیسکان ڕووەدات؟ بەڕاستی ئەو دیارەیە شتێکی زۆر ناشرینە چکە خۆشی دەربڕین تەنها بە تەقە و بەشکانی کورسەکان نییە ئەمە خۆشی دەربڕین نییە خۆشی ئەوەیە تۆ ئیتر دەستخۆشی بکەی لەو فەریقەی لەو یانەی کەوا تۆ خۆشتەوێ ئیتر هەستەکە بێ لە دڵەوە بێ نەک بە کورسی شکانەکەتەوە بێ نەک بە شەڕۆی تۆ لەگەڵ برادە هاوڕەکاندا ئیتر مێز و کورسەکان چی بکەن تاوانی ئەوان چێت دۆڕاوی ڕاستە ینی کە دۆڕاوی مێرز و کورسەکان ناتوانە حەقی دۆڕانە بۆکەنەوە. ئەمە خۆی لە واقع دوورەمە هەر شتێک نییە تۆ گەلە بە کورسی و مێزەکان بە تۆ ناهاتی بۆ ئێرە ئیتر لە ماڵەوە شێ بۆ خۆت بڕتێر بیشکەنە لە ماڵ. بەڵێ مۆندیالە هەستێک زۆر خۆشەوەی تا ساڵ جارێکە یعنی دووبارە بۆ نییە چونکە هەستێک زۆر خۆشەکە گەنجان هەموو خردەبنەوە بۆ نەرێستا لە ئێستا لە ئیسکان خڕبوونیتەوە کەستێک زۆر خۆشە و خەڵکە خڕبنەوە لێرکانێنە. تۆ چەماوەری کامە ئێستا کە لەو دیاریەی
ئێستا سربیا و بەرازیل ئێستا من جەماوەری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتو دەبێت. تا ئێستا تۆ هەر خۆ جەماوەری بەرازیل یان لەم یاریە بووی بە جەماوەری بەرازیل؟ نەوەڵ هەر جەماوەری بەرازیلم تا ئێستا. هیوای سەرکەوتتان بۆ خوازین. زۆر جار لە دوای تەوابوونی یاریەکان کۆمەڵە دیاردە هەیە لە ناو خۆمانەی بینین. بۆ نمونە تەقەکردن بە عەوایەوە یان شکاندی کورسیەکانی ئیسکانیان کۆمەڵی ئاژاوە کە ڕووەدا لە دوای یاریەکان تۆ لەگەڵەوەی ناوەڵە من لەگەڵەوە نێمەوەی هانەیەکی زۆر ناشکە کە کابینی گەرم و گوڕیەکی زۆرە بەهۆی ئەوەی کە بەرازیل یەکەم گۆڵی تۆمار کرد. ئەزیزانمەوە یەکەم گۆڵ بەرازیل تۆماری کرد و هەستێکی زۆر خۆشیان هەندەرانی بەرازیل ئێستا دەیانەوێت هەستەکانیان دەربڕاستی و خۆشێ ئەگە سەیری دواوەمکەی کۆمەڵی گەنجی لەیە هەستی خۆیان دەرەبڕن. من ئەگەڕێمەوە لای میوانەکەم هەستێکی چۆنە هەبوو ئەو یانەی تۆ خۆشەوێت گۆڵی ئاماد. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم بەڕاستی زۆر پێ خۆشحاڵم بۆ گۆلێکە کردی. بۆ دیاردە چیاڵێک کە زۆرجار لە دوای تەوابوونی یاریەکان ینی کۆمەڵی شتی نەشیا و ناخۆش ڕووەدات. بەڕاستی دیاردەیەکی ناشرینە کە هەندێک کەس شتان دەکە من داواکارم لەوانە کە دڵخۆش خۆیان بۆ شتان دەرنەبرن بە تەقە و بە تەقە تەندور و بۆ شتانە ئیش دڵخۆشێکی ئاسایی بێت نەک ئەوانە کە تووشی زیانی بێتەوە یا خودمادی بێتەوە. ئەمڕۆ دەچین هەندەرانی مۆندیالی ڕووسیای 2018 دەدوێنی. باخوا فەریقەکەی میدر ئەرجەنتینە خۆی بەسەرکەوتە بەڵام بەسەرکەوتنێکی بە تۆزی. ئێستا من جەماوەری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتو دەبێت. زیاتر لە ئیسکان سەر یاریەکان دەکەین و بۆیە چێژ لە یاریەکان ببینین. هەڵبژارنی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن. ئەوڕۆ هێواری هەندەرێکی ئەلمانی سای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی. هەستێکی چۆنەیە کە بینی کۆمەڵێک گەنج لێرە کۆبنێتەوە هەموو بەیەکەوە سەیری یاری مۆندیالەکەن. هەستێکی خۆشە بەڕاستی خۆی ئیسکان بەناوبانگە لە شاری هەولێر بە کۆکردنەوەی شوێنی گەنجان بەڕاستی خاستن لە بابرێن لە هەندێک یاریەکان یاری بەهێزەکان یاری نێوان بەرازیلیش بەڕاستی یاریێکی بەهێزە مۆندیالی ئەو جارش مۆندیالێکی جیاوازە مۆندیالێکی بەتان بەڕاستی یاریەکان خۆشە بوونم لە ئێستا ئەم ئێوارەیە ئەڵمانیا چوە دەرەوە ئەمەش دەرخەری ئەوەیە کە هەڵبژاردنەکان یەک مستەوەن. تا ئێستا یاریەکانی مۆندیال زۆر باشاتوە تۆ ئەو یانانەی شایستە بوون چوونەتە جێ خۆیان دەتانین برێننا بوونم هەندە فەریقەیە شایستەنەوە بەڵام هەندە فەریقیش هەیە بابرێن مستەوایە بووە بێیوانە بووە بێ ئەمەل نەبووە یاری خۆی کردووە. هیچ گۆڕانکاریەکە بینی لە نێوان مۆندیال ئەم ساڵ بەراورد لەگەڵ مۆندیالی ساڵانی ڕابردووە تا 4 ساڵ پێش ئێستاکە بێگومان ئەو مۆندیالی بابرێن نارم هەندە منتەخەب بێ با بڵێن منتەخەبی بەهێز بوون لە مۆندیالی ڕە بەڵام ئەو جاریان خۆیان دەرخست بۆ نمونە وەکو ئەم ئێوارەیە کە ئەڵمانیا دەرچوو شتێکی سەر سوورماوە بەڕاستی ئەرجەنتین کە زۆر بە زەحمەت بەسەر کرد کە دەتوانین برێن ئەرجەنتین شایستە نەبوو بەڵام بەسەر کرد توانی لە دو ساتەکان بەسەر کرد. بەڵاستی هەستێکی خۆشە یعنی زیاتروا دەکات تام چێژ لە یاریەکان بینی و متحال لە یاریەکان بکەین. تۆ بۆ یاری سیرکردنی یاریەکانی مۆندیال زیاتر سەردانی ئیسکانەکەیت؟ بەڵێ بە تاکی زیاتر لە ئیسکان سەر یاریەکان دەکەین و بۆیە چێژ لە یاریەکان ببینین. لەگەڵ کێ هاتووی؟ بەخوا بەتەنیام. ینی لە ماڵەوە بۆ سەی ناکەیت چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئیسکان؟ کە لە ئیسکان تەماشا یاریەکان دەکەی وەک بڵێ ناکەکە ناوسعی بەس چێژێکی تایبەتیە کە لەگەڵ برادران سەر یاریەکان دەکەی زیاتر چێژ لە یاریەکان دەبینین. ینی جەماوەرەکە ئەوەنە گەرم و گوڕەوە هەست دەکەین ناو یاریگاکەی. بەڵێ بە تاکید. شتێکمان لە ئیسکان بەرچاوەکەوێت زۆر جار لە دوای تەواوبوونی یاریەکان یان زۆر جار بۆ دەربڕینی هەستی خۆشی تەقە ئەکرێ یان کورسیەکان ئەشکێنرێت تەنانەت جاری وایە ئەگاتە شکاندنی تیڤیەکان تۆ چیت هەیە بۆ کەسانەی و دیاردە ئەنجامەدەنیان کارەکەن؟ بەڵێ بەڵاستی ئەوە دیادەکی زۆر ناشرینە یعنی باوا بکەین ئەمە تام لە یاریەکان ببینین یعنی کەسەی یاریەکان دەکەین تام چێژ نێبین بەڵکو چی نا دۆڵان بردنەوەش لە هەموو یاریەک دۆڵان بردنەوەیە زیاتر وا بکەین تام لە یاریەکان ببین و سکاوە دیادەکی زۆر ناشرینە. تۆ ئامۆژگاری و چیە بۆ گەنجیان بۆ کەسانەی ئەم کارە ئەنجامەدەن ینی دەربڕینی هەستی خۆشییان کردووە بە شکاندنی کورسی و تیڤیەکان؟ بەڵاستی لە زیاتەوەی بەلاودوێ یعنی دەستخۆشی لە یەکتری بکەن و دۆڵاندن لە یەکتری قبول بکەن چۆن بردنەوەی قبول دەکەن ئەوهاش دۆڵاندن قبول بکەن و واز زەوریادە ناشرینە بێنن. ئەزیزان دەچینە لای هاوڕێیەکتر لە تەنیشتمانە ئەویش دانیشتەوە بۆ
سیرکردنی یاری مۆندیال تا ئێستا یانەکانی مۆندیالە بەدڵ بووە یاریەکانە بەدڵ بووە بەڕاستی ملوەک هاندەرێکی بەرازیل قساکەم بەڵام یاریەکان مفاجئەی تیا بووە ئەوەی بینیمان ئەمڕۆ ئەڵمانیا دەرکرا لە تەوەقعی من نەبوو ئەڵمان دەرکرێ چونکە تاکە وابزانام تاکو ئێستا نەبووە لە کۆمەڵەکان سەر نەکەی هەڵبژاردنی ئەڵمانیا ئەبینین ئاستی بەرج لایەن مەکسیکەوە لایەن بەلجیکاوە لەلایەن سویسرا ئەوانە ئاستیش یەکجار باش پیشانەدەن بەرازیلیش تاکو ئێستا ئاستی باش نەبوو ئەم گێمە باش بوو بەڵام لە یاریەکانی کە باشتر نەبوو ئەرجانتینیش باش نەبووە واتە جیاوازیە بینی لە نێوان مۆندیالی ئەم ساڵ بەراورد لەگەڵ مۆندیالی ساڵانی ڕابردوو بەڵێ بە تاکید بەڕەئی من هەڵبژاردننی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن هەمویان ئەوە نییە بڵێ ئەمە سربیایە ئەمە کرواتیەوە هەمویان بەهێزن واتەوانەی کە ساڵانی ڕابردوو مۆندیالانی ڕابردوو بەهێز نەبوون ئەم ساڵ لەم مۆندیالە زۆر بەهێز بەدەرکەوتون ینی کۆمەڵی مفاجئەش ڕوویداوە لە یاریەکان پێ دوایە بەرازیل تا خۆناغەکانی کۆتاییەچێ بەو یاریکردنی ئێستای بێت بەڕاستی ئەو بەرازیلی ئێستا هەیە ئەو بەرازیلێک کاتی ڕۆناڵدۆ و کاکە و ریڤالدۆ و دینیسۆن ئەوانە نییە ئەو کاتە بێستر بوو هەڵبژاردننی بەرازیل یاریزانی چۆک و ڕۆناڵدۆ کاکە ریڤالدۆی پێویستە ئەو یاریزان لە ڕووی توانای جەستایی گۆڵکردنەوە بەو شێوێنین باوریش ناکەم بەرازیل تا کۆتایی بتوانێت بڕا خۆم هاندەری بەرازیل بەس بڕوان پێی نییە وڵای بەخۆی دایمەن کاز عالم فەریقە زەخمەکان هاندەریان زیاترە لە فەریقە بچووکەکان بەزەوە کاز عالەمەی بالعکس بوویتەوە فەریقە گچکەکان بەقۆترن لە فەریقە گەورەکان یعنی تەماشای ڕۆیاری ئەڵمانی بکە ئەو فەریقە زەخمە ساحیبی مۆندیالە 2010 کاسی بردووە ئەوجا دەرەقەت فەریقەکی ئاسیاوی نهات کۆریا کە دووبەیز دۆڕاندی نێنێت بەستە نەکرد ئەم مۆندیالی ئەم ساڵ بەراورد لەگە مۆندیالی ساڵانی ڕابردوو جیاوازی هەیە زۆر جیاوازی هەیە یعنی عینە وچ خولی ئینگلیزی لایەتە بیستەم لە یەکەم دەباتەوە کوردستان جێ چوە خۆشی نییە نعیم چێوە بچی گەنجەکە لێرە خڕ دەبتەوە ئێرە زەی فەقیرانە و دێ کابرە چایەکی دەخوا ئاوەکی دەخوا هەردەسەوە ئازاد ناری دەدات جێی کە هەیە ڕاقیە و ئەشیاکانی گرانە و ئێرە جێی مستەوای فەقیران و وەسەتانە و خەرکەی ڕێک و پێک دێتن پێ دوایە جیاوازی هەیە یاری لێرە سیرکەی یان لە ماڵەوە سەیری یاری بکەیت وەڵای ئێرە خۆشترە ینی حەماسی زیاترە مناقەشە زیاترە خەڵک زیاتر ئەوەی دەکا ئاهەندەری لایەکی دەبیت ئێستا دنیا ئەرجەنتین بردیەوە بەڕاستی یەک بەخۆم لەو بڕوایدا نەبووم کە بەسەکەوی بەزە الحەمدوللا بەسەکرد ئەمڕۆ دەچین هاندەرانی مۆندیالی ڕووسیای 2010 دەدوێنی بەخوا فەریقەکەی منی در ئەرجەنتین خۆی بەسەرکەوتە بەڵام بەسەرکەوتنێکی بە تۆزی ئێستا زەماری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتوو دەبێت زیاتر لە ئیسکان سەر یاریەکان دەکەین و بۆی چێژ لە یاریەکان ببینین هەڵبژاردننی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن ئەوڕۆ هێواری هاندەرێکی ئەڵمانی چای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی تا ئێستا لە یاریەکانی بەرازیل ڕازی تا ئێستا باشی هێناوە تا ئێستا باشە لە چەند یاریەکە خراپ بوو ئەوش بەهۆی پێکانی یاری زانانەوەیە بەڵام لە ئێستا پێشکەوتنێکی باشە بەخۆی بینیەوە هیوادارم لە یاریەکانی داهاتووشیدا ئاستێکی بەرزتر پێشکەش بکات پێ دوایە یاریکردنی بەرازیل وەکو ئێستا کە بێ وەکۆم یاریە بێ بتوانێت مۆندیالی ئەم ساڵ بەدەست بێنە و بیکا بە 6 مۆندیال بەڕاستی یانەکانی تر بەهێزن بەڵام بەرازیش بە یاریزانی بەهێزی تێدایە و لە چاو ساڵانی پێشتر بەڕاستی هێشتا زۆر باشتر نییە بەڵام باشترە لە چاو ئاستی ساڵی 2014 و داواکاریشم ئەوەیە کە بەرازیل سەرکە بۆ هەموو قۆناغەکان و مۆندیالەکە هەستێکی چۆن هەیە وەکو هەندێکی بەرازیل دەبینیە لێرە ئێستا شەو هەندێکی زۆری بەرازیلی لێیە هەستێکی چۆن هەیە کە لەگەڵ ئەم هاندەرانە هەموو وەیەکەوە سەیری یاری بەرازیلەکەن بەڕاستی زۆر دڵخۆشم بەرابەتی لەگەڵ هاوڕەکانم کە لێرە دانیشتووی سەیری یاریەکانی بەرازیلەکەین و هەستێکی زۆر دڵگیر و خۆشمەیە کە بەرازیل بینم پێشکەوتووە هەمیش هەستێکی خۆشمەیە بەڕاستی کە دەبینیم بەرازیل لەو ئاستە باشە پێشکەش دەکات بەڵام هیوادارم لەو ئاستەی خۆی بەردەوام بێتن ئاستەش زۆر باش پێشکەش ئێستا گۆڵێک لە پێشە زۆر باشە لە بۆمە ئەگەر بباتەوە دەکەوتە بەرامبەر وا بزانم مەکسیک
دەگوێتە بەرامبەر مەکسیک زۆر باشە ینی بەڕاستی ئاستەکەی. هەستێکی چۆنە هەیە کە لە نێو کۆمەڵێ هاندەری هاوەکۆم بەڕێزش هاندەری بەرازیل ئێستا خەریکی سیرکردنی یەکێک لە یاریە هەرە بەهێزەکانی مۆندیالی. وڵا هەستە زۆر خۆشمانەیە بەڕاستی ئەلێکوانە کۆبینەوە زۆر خۆشە بەڵام هیوادارمەوە ئەمن و ئاسایشە تێک نەچێت. خۆشەویستانم ئەوەی بیستیتان پامی هاوڵاتیان بوو هەمومان لەگەڵەوە دانین وەکە هیچ هاندەرێکی هیچ دایانێک تەنانەتەوە هاندەرەکانی بەرازیلیشم لایە لەگەڵەوە دانین بژێوی یعنی گژێوی بکەوێتە نێو هاندەران و نێوانیان تێک بچێت یان بێت و ناخۆشی ڕوو بدات لە کاتی ئەنجام قبول نەکردنی ئەنجامەکانی یاری. ئەزیزانم لەگەڵم بن پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. ئەمڕۆ دەچین هاندەرانی مۆندیالی ڕووسیای 2018 دەدوێنی. فەریقەکەی میدر ئەرجەنی خۆی بەسەرکەوتە بەڵام بەسەرکەوتنێکی بە تۆزی. ئێستا مزەماری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتی دەبێت. زیاتر لە ئیسکان سەر یاریەکان دەکەن و بۆی چێژ لە یاریەکان ببینین. هەڵبژارنی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن. ئەوڕۆ هێواری هاندەرێکی ئەڵمانی چای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی. بەڕاستی ئەستێکی زۆر خۆشەکە ئەوە دێرە و هاوڕێیانە دەبینیم کۆ دەبینەوە لێرە سەیری ئەو یاری خۆشە دەکەین بەتام و چێژەوە هیواداریشم هەموو 400 جارێک مۆندیالەوە بەتام و چێژ بێتن. پێ دوای مۆندیالی ئەم ساڵ جیاوازیە لەگەڵ مۆندیاڵی ساڵانی ڕابردوویان مۆندیالی 4 ساڵی ڕابردوو. بەتاکید فەرقەی زۆری هەیە جیاوازی نێوانی ئەوەیە کە ئەڵوارای هاتێ نایڵی هیچ هەڵەیەک لە یاریەکاندا بکرێت. هەر زوعەکەم ئاگادار دەکەنەوە کە هەر هەڵەیەک بکرێتن ئاگادار دەکەن و نایڵی نیت فاول و پەنارتێک بەزایە بڕوە. زۆر زەرەبینی لە دوای تەواوبوونی یاریەکان گژێوی ڕووەدا یان ناخۆشی ڕووەدا لە نێوان هاندەرانی جیاوازیانەکان. تۆ ینی تەنانەت لە ئیسکان زۆرجار کورسی شکاندن و دەبە تێگرتن و تاوەکو تیڤی شکاندنی تۆ لەگەڵەوەی بەڕاستی ئەو کارە دەکا عەقڵیم دارە ئەگەر هەر چەند تەمەنیش گەوری بەس عەقڵیم دارانە ئەتو هاتی بۆ یارێش خۆش پێویست دەکە شەڕ و ئاژاوە بکەی ئەو پرسیار دەکەم ئەتو هاتی کاتێش خۆش بەسەربەری نەک هاتی بۆ شەڕکردن. یاریەوە گەێنێت دڵی بەرامبەرێ لە خۆ بێشێنی یان تەنانەت نەک دڵی بەرامبەرێشان زۆرجار سەرتەقاندن و شتیواشمان بینیوە یاری ئەمە دێنێت نەخێرەوە نایەنێ هیچ شتێکەوە نایێنێ کە دڵی هاوڕێکت بشکێنیان دڵی کوردێکی خۆت بشکێنی کاوە تاک بە زمانی خۆت قسەی دەکە بە کوردی یان ئەوە کە عارەبەک دێتە ئێرە دادەنیشتی بڕێز لێ بگری یان بەڕێ سەرفی نەکەیت دێتە ئێرە دادەنیشتی تەماشاگەمەی بکە پێویست دەکە دەری بکەی شەڕ لەگە بکەی. داواکاری چیە لە هاوڵاتیان یان لە هاندەرانی یانەکان بەبێ جیاوازی؟ هیوادارم یاریێکی زۆر خۆش بێ مشکیلە کە یاریەکان تەواو دەبی هەموو یەک دیماچکەن هیوادارم قمار لەسەر یاریەکان نەکەن کافتیراکان بە زۆر قمار لەسەر یاریەکان دەگری هیوادارم ئەو شتەی تەرکەن دیاردەش زۆر ناشری. هەستێکی چۆنت هەیە تۆ وەکو گەنجێک بینی لە مۆندیال بازار ڕیسکان قەڵەباڵغێکی زۆری بەخۆی دیوە هاندەران ڕویان تێکرد. بەڕاستی دایمەن هەر تۆپی پێک کاتێک خۆشی بە ئێمە بەخشیەوە بە تایبەت گەنجان چکە ئێمە لە وڵاتە شتێکی وامان بۆ نەکراوە ئێمەش تاکەشت کە هەمان دەویست تۆپی پێ دایمەن ئەمە لە ڕووی تۆپی پێوەش هەر لە دواوەین بەڵام باشە ئێستا لە ڕێی ئیسکانەوەیان لە ماڵەوەش دەتوانین لە ڕێی ڕێسیڤەرەکانەوە تەماشای بکەین. داواکاری چیە لە گەنجانیان لە هاوڵاتیانە کە تەنانەت لە ماڵەوە زۆرجە تووشی تیڤی شکاندن دێنەوەیان چەندی هۆکاری ناشرینی کەکە لە دواوە یاریەکان ڕوو دەدات. تۆ ئامۆژگاری چێ بۆ ئەم جۆرە کەسەیە؟ وڵای ئامۆژگاری من ئەوەیە نەک هەر یاری ئیتر سەری فلیم کا سەری شتێکە بە ڕۆحێکی وا سەیری کا ئیتر ئەمە دەنا شتێکە هەستی خۆتی دەربارەی دەربڕە هەستەکەت دەربڵە بەڵام باڵە دڵەوەت بێ خۆشەکەت بە زەردەخەنەی لێوەکانت بێ نەک بە شکانی کورسەکانەوە بێ. دەست خۆش بێ سپاس. نامەن وایە ئیسکان هەردەم ئارام بێ هەردەم شوێنی کۆبوونەوەی گەنجەکان بێ و دوور بێ لەم دیاردە ناشرینەکە پێشتر پێی ڕۆکرا. ماڵەکانی ئێرە کاتێک یاری ئەبێ یاخود لە حەفلەیەک شتێکی وا بێ بۆنەیەک دەبێت ئیتر ماڵەکانی ئێرە گشتی بێزارە من ڕاستی ئەمە زۆ بۆنێ ئەوەیە کۆمەڵێک خەڵک لێرانە کۆمەڵێک گەنج من ناڵێم گشتیان بەڵکۆڵێم کۆمەڵێک چکە ئەمە ناگرێت گشتیان ناگرێتەوە گشتیان حەز ئیتر هەیە هەر بۆ خۆشی خۆی دێ بۆ ئیسکان شەرنیار بۆ سەیریکردنی یاری بێ تۆ لەوی شتێکە دەیکەرێتن. ئێمە لە دوای سەرکەوتنی یاریەکانیان زۆرجار
ئەو لایەنەی کە خۆت گەرەکتە و خۆشەوێ سەرەکەوێ دیاردەیەکی زۆر ناشرین لە ئیسکان و بە تەواوی لە کوردستانە بینین دیاردەی تەقەکردن و یان شکاندنی کورسی و تەنانەت شکاندنی تیڤەکان تۆ لەگەڵەوەی من ناوەڵە خۆی تۆپانی واتە یعنی وەرزش بەحام شتێکی ڕۆعیە ڕۆعی ریاضیە بەڕاستی بەس دیاریدەی تاقەکردن و شەڕە کورسیەوانە بەڕاستی دەتامرێن دیاریدەکی مندارانی لە یادیش ناشرینە ئینشاڵڵا شتێکوانە دەربڕینی هەستی خۆشی پێویستی بە تیڤی شکانێکە بێت یان ناخۆشی نانە نەخیر ئەم لەگەڵەوەی بەڕاستی ئامۆژگاری چیە بۆ گەنجان بۆەوەی ئەو کەسانی کە تەقاکەن یان تانتوواقە و کۆمەڵی شتیتکە بەکاردێنن لە کاتی دەربڕینی خۆشی وەکو نەسعاتێک وەکو براگچکەیە گلویان مادەم ڕاضە بریتە لە شتێکی ڕۆعی و دۆستی ڕۆی دۆستایەتی ڕۆی وەرشی ئەمەش بابە ڕۆی وەرشی وەریگرین بەڕاستی دیاریدەیەکی ناشرینە بەحام تەقەکردن و با بڵێن ڕێگری کردن و بە شەڕهاتنەوەوانە چونکە وەرزش واتە چێژ لێوەگرتن نەک برێن بوتەوەی هۆی ئەوەی دیاریدەیەکی ناشرین ئینشاڵڵا بۆ خۆشیات و نەک بۆ دڵشکانی یەکتر و کورسی شکاندن احتیمالیشە بابرێن بازێک لە خەڵکەکە ئەو شتێک بی بڕواناکەمە عامەی خەڵکە ئەو شتەیە بی بەڵام ئیدیشاڵە هیوادارم ئەو شتە نەمینێ هیوادارم بە مروری زەمن ئەو شتەکەم بتەوە نەمینێ ئینشاڵڵا هەستێکی چۆنە هەیە کە بینی لە ئیسکان کۆمەڵی گەنج بەیەکەوە هەموو دانیشتون و سەیری یاری مۆندیالەکەن زۆر خۆشە زۆر جیاوازە یاریکردن لێرە سێرکەی لەوەی لەگەم ماڵەوە لێرە کۆمەڵە گەنجێ جوانە بین هاندەری باش ئەبینی سریارەکە تاموسێژێکی تایبەتیە بەڵام ئەوەی ناخۆشە زۆر جا لە پاش یاریەکان شەڕە کورسی و دەبەوانە ڕۆدا ئەوە لای من ناخۆشە ئامۆژگاری چیە بۆ کەسانەی ئەم حاڵەتەکەن ینی شەڕە دەبە و یان شکاندنی کورسی و تەنانەت شکاندنی تیڤەکان یان زۆر جارە بینین بەڕوونی گولەکردن و تەقەکردن و ئەوانەژە بینین تۆ ئامۆژگاری چیە بۆ کەسانەی ئەم شتانە ئەنجامەدەن ئەم جۆرە شتە ناشیاوانە ئەنجامەدەن وڵای هیوادارم ئەو شتە ڕوونەدا ڕوحی یەکتر قبولکردنمانە بێ ئاساییە من هاندەری بەرازینم بدۆڕێت ئاسایی ئەوە یاریکردە دۆڕان و بردنەوەی تایە ئەبێت تەحملی ئەو شتە بکەین بە زیاتر ئەو شتانش کە ڕووەدا ئەو هاندەرانن کەوا لە وەرزش نازانن ڕاستی ئەگەر ڕوحی وەرزشی تەبێ لە وەرزش بزانی شەڕەت دەبە ئەو شتانە ناکەی هەموو برایەکی نێرانە هاتوینە جەوێ خۆش وەگرین هەمومان توانین لە ماڵ و دانیشتین تەمەشاکەین بەڵام سێر ناکەین بۆی لێرە جەوێ خۆشتر وەرگریت واتە پێت وایە ئەم جۆرە کارانە جەوەکە تێگەداتووە کە شۆوایەکی ناخۆش ئەڕوخسێنێت چکە من بیستومە لە زۆر گەنجەڵێ وڵی ناچم بۆ ئیسکان لەبەر ئەم شەڕ و دەبە تێگرتون ئەم کۆمەڵە شتی نەشیاو کە ڕوودا وێ ڕای خۆشیەکانی ڕاستە منیستە برادر خۆمەوعیدم لەگەڵ لێرە سیارەکە بەڕازەکەی نەهاتۆ تا ئێستا تاکیدم لە بەرنالی حەز ناکەم بێم شەڕ ببینم دوایە تووشی شەڕ و مشکلە بم زۆر گەنجێ برادرمە نایەتێرە لە ماڵ و ڕێگەی پێ نادەن ئەلێن نەکو گولێکت بەرکەوێت دەبێک یان شتێ مشکلێک ڕوو بدە لەبەر شەڕ بەڵێ بازاران گەنجێ نایەتێرە ئەو حاڵەتە ڕۆدا ئەمڕۆ دەچین هاندەرانی مۆندیالی ڕووسیای 2010 دەدوێنی با فەریقەکەی منی در ئەرجەنی خۆی بەسەر کەوتە بەڵام بەسەرکەوتنێژی بە تۆزێ ئێستا زەماری بەرازیل ئینشاڵڵا سەرکەوتو دەبێت زیاتر لە ئیسکان سریارەکان دەکەین و بۆی چێژ لە یاریەکان بینین هەڵبژارنی بچووک نییە لە مۆندیالە هەمویان بەهێزن ئەوڕۆ هێواری هاندەرێکی ئەڵمانی چای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی سەرکەوتنی یانەیەک بە سەریانەیەکتر لە ئیسکان زۆر جارە بینین شەڕ ڕووەدا یان ئاژاوە ڕووەدا تۆ چیت هەیە لەسەرم ئاژاوانە ئایا پێت وایە شتێکی باشە یان ئیدانەیەم کارەیەکەی وڵای یەک خاستن کلاسیکۆی ڕیال و بەرشە ئەمە ئەگەر لێ بگەڕێن چایخانەی قەپات دەکەین لە بە هاندەران چکە هاندەر بەڕاستی زۆر عەزابمان دەدا شەڕە دەبەیە شەڕە جوندانە شەڕە ئاگرینە داوا لە هاندەران دەکەین ئەو شتەی نهێلن ئەوان لە ئیسپانیا یاری دەکەن لە ئەوروپا یاری دەکەن لێرە بە شەڕدێ داوا لە هاندەر دەکەم ئەو شتە نەمینێ دەربڕینی خۆشی وایە ناوەڵە خۆشیوە نیە ئێستا ئەوڕۆ ئەڵمانیا دۆڕە هاندەرەکان چەپڵیان لێدا و هەندێک گریان و تا هەرکەس بۆ مالی خۆی و تا هاندەر هەبووە لێرە بۆ یاریە گریا بە فرمێسک لە چاوی هاتووە ئەوڕۆ هێواری هاندەرێکی ئەڵمانی چای بەگریان بوو دەگریا و زۆر حەماس گرتبووی بەڕاستی یعنی زۆر وەیە کە ڕیال دەدۆڕێ یان بەرشە دەدۆڕێ وەی زین شتێکی گەورە ڕوویدایە تۆ
تۆ زیاتر لە کوێ سەیری یاریەکانەکەیت؟ وڵا بە زۆری ئەگەر بێن بۆ کافتریاکان یان لە ئیسکان یاخود لە ماڵەوە بە زۆری ئەگەر لەگەڵ عایلەکەم دابنیشم چکە دایمەن مۆندیال بۆنێکی عالەمیە بۆ هەمووانە بۆ هەموو تەمەنەکانە بچوو گەورە بۆ هەموو ڕەگەزەکانیشە. هەستێکی چۆنە هەیە کە بینی ئێستا کۆمەڵی هاندەر خۆ هاندەری کامەی؟ هاندەری ئەرجەنتینم بەڵام زۆر خۆشحاڵم کاتێک دەبینم کە هەڵبژاردەیەکی وەکو بەرازیل یاخود پرتوگال کە دەتوانێت بەسەرکەوێتن خۆشحاڵێ بۆ من. بۆچی هاوڕێکەکەم پێی خۆشە منیش با پێم خۆش بێ بە ڕحەتێکی وەرشیەوە وەرگین نەک بە ڕحەتێکەوە کە هەممان بە شەڕ کاتێک دەیان بین ئەوان دەستیان ناودەستیەکە ئێمە لێرەوە لە کورسی بە شەڕە کورسییان بە شەڕەتەقەیان تەقە تەندور خەڵکی سعاز بکەین بەڕاست شتێکی زۆر ناشرینەوە هەممان سعاز کردووە شتە بەس لە ڕووی ڕحەتی وەرشیەوە پێویستە هەممان هەر تەنیا سیرکردنی یاریەکان بێ بەسە بایەوەندە نەبێتن چکەستا من چەند هاوڕێیەکم بە سەختی لەو ناو بریندارم هەر لەو ئیسکانە لە ڕێی بریندار بۆ کورسی ئەوەش لە سەرچی ئەمن نەمتوانێت تەعاملی مڕاعەتی هاوڕێکەم کەم کاتێک بینیوێتی دڵخۆش بووە ئەمن دڵخۆشەکەیم لێ تێکداوە نەمهێشتۆ دڵخۆش بێ ئەوە ژی زمانایکی نییە وەرزشمانەوە نیە خۆشی بردنەوە دۆڕان کاتێک دەبین هەم دەست لە ملیەک دەکەن ئێمە زۆر شەرمەزار دەبین کاتێکە تا سعاسی شوێ بەهۆڕین لێدان بە هەموو شتێک خەڵکی سعاز دەکەین لە کاتێک داوان تەنیا نیو سعات خۆشی دەردەبڕن و تەواو دەڕۆن بەسێتەوە ئێستا ئێمە وەکو کورد بەعام لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان شەودڵیەک زۆر دەشتێنین بەڕاستی شتێکی زۆر ناشرین هیوادارم ئەو شتانە نەمێنێت شاءڵڵاش هەموو گەنجێک بە ڕحەتێکی وەرزشیوە سەیری یاریەکان دەکاتن. سپاس خۆشەویستانم ئێمە شیوا خوازین هەموو هاندەرێکی هەموو یانەکان بە ڕۆحیەتێکی وەرزشیەوە سەیری یاریەکان بەبێ وەی دڵی بەرامبەر بێشێنن کە لەوانەیە لە هەمان هاندەری هەمان یانەش نەبێ. خۆشەویستانم بەم شێوە گەشتنە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.